ئەم کورتە فیلمە بە ناوی کورتە فیلمی هیواوە کە باز لە ژیان و مەینەتی و چەرمەسەری ژیانی ئافرەتێک و منداڵێکی شەهیدی پێشمەرگە دەکات و من وەکو ئەکتەرێک بەشدار بووم لە مەراسیمی با خاکسپاردنی پێشمەرگێکی شەهید لە کورتە فیلمەکەدا ئەو ڕۆڵەم گەڕا و لە فیستیڤاڵی نێودەوڵەتی بەسڕەدا خەڵاتی ڕێزلێنانم وەرگرت شانبەشانی ئەکتەرە سەرکەتوەکانی کورتە فیلمەکە و ئەم کورتە فیلمە خەڵاتی باشترین فیلمی پێدرا لە فیستیڤاڵەکە و هەروەها ئاهاو بەش ئەیوبۆک و منداڵێکی ئەکتەر بەشدار بوو لەو کورتە فیلمەوەتە لە وەکو یەکەم منداڵ خەڵاتی ڕێزلێنانی پێدرا و ئەم خەڵات و سەرکەوتنانە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی لە کۆی پێشبڕکەی 7 فیلم لەسەر ئاسی وڵاتانی جیهان پێمان دەڵێ کە هونەری کوردی هیچی کەمتر نییە لە هونەری وڵاتانی تر پێمان دەڵێ کە تاکی کوردی هیچی کەمتر نییە لە هەر تاکێکی سەر ئەمڕۆی زەمینە و ئەگەر و هەروەها پەیامێک تریشمان پێ دەڵێ ئەم خەڵات و سەرکەوتنانە پێمان دەڵێ کە میلەتی ئێمەش دەتوانێت پەرە بە هونەرەکەی بدا فەرهەنگ و هونەری کوردی دەوڵەمەند بکە هەروەها پەیامێک تریشمان پێ دەڵێ ئەم سەرکەوتن و خەڵاتانە پێمان دەڵێ کە مەرج نییە تەرخانکردنی بڕە پارە و بڕە مادەیەکی زۆر مەرج بێت یاخود پێوەر و قیاسی سەرکەوتنی کوالیتی و باشێتی بەرهەمە هونەریەکان بێ بەڵکو ئەوەی کە قیاس و پێوەرە بریتە لەوەی تا چەندە دڵسۆزی تا چەندە بەپاکی ئەو مەهارە هونەریە بەکاردێنی هاو بەش وەکو باشترین ئەکتەری منداڵ خەڵاتی ڕێزلانی وەرگرت لەو فیستیڤاڵە بەرکەوتن حیوارەکانی ئەو ئەکتەرە منداڵە لەگەڵ دایکی بوو لەگەڵ شەونم خان بەرکەوتنی هەبوو بەڵام ئێمە لە پشتی کامێرە پێی متەئەسیر بووین ینی دڵمان پڕ بوو کاتێکە لە بەردەمی کامێرە هاوبەش وەکو حەقیقی زۆر بە متەئەسیری و بە حوزنەوە حیوارەکانی دەوت شەونم خان بە هەمان شێوە یعنیمان لە پشتی کامێرە دڵمان پڕ بوو دڵمان خەبەریدا بوو کە ئەم فیلمە ئەم کورتە فیلمە بەشداری هەر پێشبڕکەیەکی فیلمسازی بکە خەڵات وەردەگرێت هاوبەش ئەیوب وەکو ئەکتەرێکی منداڵ کە خەڵاتی وەرگرت هۆکاری ئەوەی کە لە فیستیڤاڵەکە کورتە فیلمی هێوا باشترین خەڵاتی باشترین فیلم پێ بدرێت هۆکارەکە ئەو ئەکتەرە منداڵە بوو هاوبەش ئەیوب بوو کە من لە مقابلەیەکی پێشتردا چەند مانگی پێشتر لەناو مقابلەکەدا نازناوی هاوبەشیمان پێ بەسەردا پێبەخشی ئەو نازناوە هاوبەشی واتە هاوبەش وەکو منداڵێک کە عەشق و هۆگری هەیە بۆ هونەر هاوبەشی دەکات لە هونەر هەر لە سەرەتای قۆناغەکانی ژیانیدا و ئەوەی جێگەی دەستخۆشیە باوکو سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ دایک و باوکی کە زۆر پشگیری دەکەن قوربانی دەدەن زۆر مڕاعاتی دەکەن پەیامان ئەوەیە کە دایکان و باوکان و مامۆستایان هانی منداڵان بدەن تەشجیعیان بکەن لەسەر ئەو بەهرە و حەز و خولیانەی کە خەونی پێوە دەبینن کە ئاواتیانە لە ژیانیاندا قەت نەڵێن زووە جارێ پەلەمەکە هێشتا زووە جارێ ماوتە بەڵکو با پێچەوانەوە منداڵان هان بدەن لەسەر بەهرە و تواناکانیان هانیان بدەن بۆ ئەوەی زووتر ئیرادیان بەهێزتر بێ و زووتر باوەڕ بەخۆبوونیان لا دروست کات بۆی تاکی کوردی بە ئیرادەیەکی زۆر و بە ورەیەکی زۆر بە باوەڕ بەخۆبوونەوە داهاتووی ئەم نەتەوەیە جوانتر بنیات